کۆتایی وتارەکەم بەوە دێنم شێخ عەبدولفەتاح مۆرۆ هەیە لە ساڵی 1948 لە تونس لەدایک بووە، حقوقی خوێندووە، مەحامی بووە، دواتر قازی بوو، جێگری ڕاشد غەنووشی بوو. ئەم پیاوە لە بەرنامەی شاهد على العصردا دەڵێ لە مقابلەیەک کرا لە تەلەڤیزیۆنەوە لە بەرنامەی شاهد على العصر، ئەڵێ کاتی سەرەتای لاوێتیم زۆر دڵگەرم بووم بۆ ئیسلام، ملی خەڵکم دەگرت کاکە دەوەرە نوێش بکە، دەتخوا تۆ ژۆرە نوێش بکە، بەخوا جاری وا هەبوو تەکلیفم لە 100 کەس دەکرد، یەک کەس لەگەڵما دەهات بۆ مزگەوت، 100 کەسم ڕادەسپار تەکلیفم لێ دەکرد، یەک کەس دەهات بۆ مزگەوت. ڕۆژێک کەسم دەست نەکەوت، کابرایەکم بینی لە دوورەوە بۆنی دەمی دەهات، بەڵام سەرخۆشیەکە بەریدا بوو، دیار بوو لە نادی هاتووە، وتم کاکە وەرە بۆ مزگەوتەوە چی نوێژە بکەین. کابرای عەرەقخۆر دیار بوو ئیدمان بوو لە عەرەقخۆری، وەڵڵا کوتی چی بکەم؟ وتم وەرە دەچین لەو حەوزە دەست نوێژە بگرەوە با بچین بۆ ناو مزگەوت نوێش بکە. وتی وەڵڵا دێم. سەری وەها هیدایەتەکەت چۆنە؟ هێشتا بۆنی دەمی دێ، عەرەقەکە بەریداوە سەرخۆشیەکە، چوو دەست نوێژ هەڵگرت لە حەوزی مزگەوت و چووینە مزگەوتەوە، خەڵک ئەوە کرد ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەمە بۆن گۆرەویان بۆن عەرەقە. کورە کاک حاجی فڵان کەس وتی بەو خوایە، کورە بەخوا مە بۆنی عەرەق و مەشروبات و شتی وایە. وتیان چێ؟ کەسمان عەرەقخۆر نین، هەموو ئەهلی مزگەوت یەکتر دەناسین. وتیان ئەو کابرایە نەبێ، ئەوە تۆ هێناوتە کوڕە؟ وتم وەڵڵا کاکە هاتووە نوێژ دەکا، دوور کاتم لەبەر چاوی کرد، وتم تۆش ئاوا نوێش بکە، نوێژ ئاوا دەکرێت. وەڵڵا دووسێ مام حاجی و دووسێ گەنج لێمان کۆبوونەوە، پاڵیان پێوە نانی و بە تاکە نەعل دانگرتینەوە، کوڕە هەی مولحید بەم بۆن عەرەقەوە هاتوویە مزگەوت و ماڵی خواڵێن خوای ئەم بۆنە ناخۆشت چی بوو بڵاو بەوە؟ خۆم ئەدایڵە پەنا تاکە نەعلەکان تخوا وای لێ مەکەم، باوەشم پێیاگرت. ئیمای مزگەوت هات، مامۆستا کوتی کاکە شەڕمان لێلا دەبرا، تۆ بڕۆ بۆ نادی برا شوێنی تۆ ئەوەیە، تۆ بۆ هاتووی بۆ مزگەوت؟ وتی وەڵڵا کاکە نوێژ دەکەم، من تازە فێری نوێژ بووم، دەست نوێژم گرتووە. وتی بابە بڕۆ، وەڵڵی لەوانەیە نوێژەکانیشت بە نوێژ نەبێ، بڕۆ لە ماڵەوە خۆت بشۆ خۆت بگۆڕە. وتی وەڵڵا ناڕۆم، وەڵڵا لەگەڵ مامۆستاشا بوو بە شەڕ، کابران نەڕۆی. وتم کاکە تخوا وازی لێ بێنن. ئەها بەڕێزان زاریوە هیدایەتەکەت چۆنە؟ بەڵێ وەکو کابرا کۆڕۆنای بە مەترونیوێک لە گۆشەی سەری ئەو سەرەوە بە تەنیا دایاننا، بەرماڵێکیان بۆ ڕاخست، دوایی وتی مزگەوتەکە، وتی کاکە بەرماڵەکە خۆم دەیشۆم، لێی گەڕێن. زۆر بە جوانی نوێژەکەی کابرا. ئەو عەبدولفەتاح مۆڕۆیە دەڵێم چونکە من بردبووم، من چوم لەلایەوە دۆستام، هەموو خەڵک خۆیان لێ دەپاراست، بەڵام بەخوا ڕاست دەکەم بۆنی دەمی وەخین دەهات عەرەقی خوار بووە، زۆری خوار بووە، بەڵام ئەو کاتە تەواو هۆشی لەسەر خۆی بوو. بینیم زۆر مرتاحە، پێوتم مزگەوت زۆر خۆشە، ئای کە نوێژ خۆشە، هەر ئەو تۆزە تامەکەی کرد، تامەکە هاتە دڵیەوە. ئەڵێ نوێژ دابەسرا و مامۆستا فەرزەکە وتی با نوێژەکەمان نەفەوتێ، نوێژەکەمان بکەین. نوێژی مەغریب بوو، نوێژی مەغریبمان کرد. لە سوزدەیە ئاخر ڕکات لە ڕکاتی سێمە لە کۆتا سوزدەیە کابرا هەر لە سوزدەیە مایەوە، هەر هەڵنەستایەوە. مامۆستا سەلامی دایەوە، چوم دەستم لێدا کاکە هەستە بۆ هەڵناستیەوە، تەواو هەستە تەحیات بخوێنە. یەکسەر بەلاداکەوە سوبحان الله ڕۆحی دەرچوو بوو، لە سوزدەیە ڕۆحی دەرچوو. آخر لەحەزاتی ژیانی، آخر لەحەزاتی ژیانی من قال لا آخر كلامه لا إله إلا الله چیە بە پاداشتەکەی؟ دەخل الجنة، ئەچێتە بەهەشتەوە، کارتەکەی وەرگرت، تەواوی تەمەنی لە نادی و لە شوێنی خراپا بەسەر برد. آخر جار لە مزگەوتاوەتی لا إله إلا الله شایەتمانی هێنا، لە سوزدەیە مرد. ئەڵێ مامۆستاکە دەستی کرد بە گریانوتی خوایە ئەو هەموو ساڵە خزمەتکاری ئەم مزگەوت و قورئانم بەس دوعامەوە بوو خوا لە سوزدەیە ڕۆحم دەرچێ، کەچی بەندەیەکت تەواوی تەمەنی لە دەرەوەی مزگەوت بەسەر برد. آخری لوتف لەگەڵ کرد بە لا إله إلا الله، لە سوزدەیە لە ناو مزگەوتا ڕۆحی دەرچوو. ڕۆژی قیامەت کە زیندوو دەبێتەوە، جا لەسەر چی بمری لەسەوە زیندوو دەبێتەوە؟ ئەو بەندەی خوایە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قیامەت هەڵدەستێ، ڕۆژی قیامەت ئەو پیاوە لە سوزدەیە خەبەری دەبێتەوە، سەری لە سوزدەیە. ئەم دینە ڕەحمەتە، با بە ڕەحمەت بیگەێنین، ئەرکی سەرشانمانە، ئەم ئیسلامە ئەمانەتە. هەر یەکێک لە ئێوە لەم شەوا بڕیار بدا تا ساڵی داهاتوو بەڵکو یەک کەس بەهۆی تۆ هیدایەت وەرگری، یەک کەس، هەروەکو هیمەتی ئەو گەنجە چەند خۆشە بوو بە سەبەبی ڕزگارکردنی لە بەهەشتا دەبنەوە هاوڕێ.